سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. بەهۆی ئەوەی لا دانیشتنی دوێنێدا پەرلەمانتارێکی پارتی دیموکراتی کوردستان و شەو جنێوی نەشێوی بەکارهێنا و ئەم ڕۆژ پەرلەمانتاران داوای سزادانیان کرد. پەرلەمانتارانی پارتی دەنگیان نەدا و گرفت دروست بوو. جگە لە پارتی و پێکهاتەکان سەرجەم فراکسیۆنەکان دانیشتنی پەرلەمانیان بەجێهێشت. باپەی زانیاریەکان ئەو داوای لێبوردنەی پارتی کردوێتی جێگەی ڕەزامەندی پەرلەمانتاران نەبوو. داوای سزادانیان کردووە و خراوەتە دەنگدانەوە. بەڵام پارتی و پێکهاتەکان 46 دەنگ بوون و پەرلەمانتەرانی دیکەش 32 دەنگ بوون. بۆیە دانیشتەکەیان جێهێشتووە و دەڵێن سوورن لەسەر سزادان. لە کاردانەوەی قسەکانی دوێنێ جەلال پەرێشان ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی پەرلەمانی کوردستان لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەماندا ڕایگەیاند کەس حورمەت و کەرامەت و شکۆی خۆی لێ زیاد نییە بێحورمەتی پێ بکرێت. دەژڵێت لە داهاتوودا هیچ پیا و ژنێکی نەجیب جورئەتی ئەوە ناکات بێتە ناو ئەم پەرلەمانە. وتیشی دەبوایە ئەم پەرلەمانە پڕ بووە لە دادوەرانی کوردستان. دواتر ئەوەی ڕوویدا بەشێکە لە پلانی نائومێدکردنی خەڵکی کوردستان. ئەم پێشهاتی دوێنێ ینی هەر پەرلەمانتارێک وایە ئێمە بێ لەسەری بوەستین چونکە ئەم پاشەکشەیە لە ئەتەکێت لە پرۆکتۆکۆڵ لە مۆڕاڵ عەزیەدانی میزاجی خەڵکی کوردستان یعنی ئەمە چۆنە بێ پەرلەمان ینی نامۆیە بە ڕابردووی خۆی بە ئێستای بە داهاتووی لە داهاتوە هیچ پیا و ژنێکی نەجیب جورئەتی ئەوە ناکاتێتە ناو ئەم پەرلەمانە چونکە کەس حورمەت و کەرامەت و شکۆی خۆی لێ زیاد نییە بێ حورمەتی پێ بکرێ. حازم گۆران لە لێدوانێکی ڕۆژنەمەوانیدا ئاشکرای دەکات ئەو کەسانەی تاوەکو 1/7/2020 دوو موچەیان وەرگرتووە پارەکەیان لێوەرناگیرێتەوە. بەڵام لە دوای ئەو بەروارە کە یاسای چاکسازی چۆتە بۆری جێبەجێکردنەوە پارەی ئەو موچانیان لێوەردەگیرێتەوە کە بە نایاسایی وەریان گرتووە و مانگانە 1 لەسەر 5 موچەکانیان دەبڕێت. باسی لەوەش کردووە ئەو بابەتە تەنها خانەنشینیان ناگرێتەوە بەڵکو ئەو فەرمانبەرانش دەگرێتەوە کە دوو موچەیان هەبێت. زیاتر لە 10,000 دوو موچەیی هەیە بەڵام هەمووی ناچێتە چوارچەوەی دوو موچەیی و هەیە هەردوو موچەکەی یاساییە. پێکێنانی کوتلەی زۆری نەوز و پێکێنانی حکوومەتی عێراق و دیاریکردنی کەسێک بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران شیعەکانی شەق کردووە. سەرکردەیەکی هاوپەیمانی فتح دەڵێت سەرۆک وەزیرانی داهاتوو لە دەرەوەی ڕەوتی سەدر و لە چوارچەوەی هەماهەنگی دەبێت و کەسێکی سربەخۆ دەبێت. ڕەزاق حەیدەری سەرکردە لە هاوپەیمانی فتح لە لێدوانێکی ڕۆژنەمەوانی داوتیشی هێزە کوردی و سونیەکان پێش ئەوەی هەڵوێستی خۆیان یەکلایی بکەنەوە چاوەڕێ دەکەن بزانن دۆخی ناوماڵی شیعی بەکوێ دەگات. بۆیە پێشوەختە ناتوانن مەیلی خۆیان بۆ هیچ کام لە کوتلە شیعیە گەورەکان دەرببڕن. عامر جابری وتەبێژی دەستەی کەشناسی و گشتی و بوومەلەرزەزانی عێراق ڕایدەگەێنێت. دەستەکان پێشبینی دەکات وەرزی بارانبارینی ئەم ساڵیش تا ڕادەیەکی زۆر لە وەرزی ساڵی ڕابردوو بچێت. بە شێوەیەک وەرزێکی وشک بێت و ڕادەی بارانبارین لە تێکڕای بارانبارینی ئاسایی ساڵانە کەمتر بێت. ڕوونشی دەکاتەوە ئەو بڕە بارانەی لەم ساڵدا دەبارێت بە گشتی هاوشێوەی ساڵی ڕابردوو دەبێت. ساڵی 2021 بۆ عێراق بە یەکێک لە گەرمترین ساڵەکان دادەنرێت و بەپێی دوایین راپۆرتی دەستگای هەواڵگری ئەمریکی لە ئایندەشدا عێراق ڕوبەڕووی وشکە ساڵی و چەندین کێشەی دیکەی پەیوەست بە ئاو و گەرما دەبێتەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەرە.